لەگەر ئەو خوشکوبرایانەم بێکەوە یادێک بەرز ڕادەگرین کەوا ڕۆژی خۆشەویستیە، ڕۆژی کۆڵنەدانە، ڕۆژی خەڵات تەوزیعکردنە. خۆشەویستان، وەکو نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئەمە لەسەر چار کۆڵەگەدا کار دەکەین. کۆڵەگەچیان شەرعیە، کۆڵەگەچیان زانستیە، کۆڵەگەچیان قانونیە، کۆڵەگەچیان ئیداریە. لە ڕووی شەرعیەوە ئیحتیمامیدان بە خزمەتگوزارێک لەگەڵ ئیحتیمامیدان بە دکتۆرێکی پرۆفیسۆر لە کنەمە لە یەک مستەوایە. وەکو یەک لەسەر 5 بعدی ئیش دەکەین لەسەر هەموو ئەندامەکانی نەخۆشخانەی میهرەبانی، چونکە کەس نازانێت لەکن خوای گەورە چ هەرمان خۆشەویستترە، چ هەرمان بەرزترە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.